قسە و باسەکەم لەسەر خانمێکی قەڵەم جوان لە نێو ئەدەبیاتی کوردیا بێگومان خاوەنی نزیکەی 18 کتێبی ئەدەبیە کە زۆرینیان شیعرن بەدەست و پەنجە و خامەڕەنگینەکەی بێگومان چەندین وشەی زۆر جوانە خاتە سەر کاغەز و جارێکی تر وەکو شاعر ئایان هۆنێتەوە. ئەو خاتونە خاتوو کنێر عەبدوڵایە کەم ئێوارێ وەکو نوسەرێک لەلای منە بێگومان هەرێک لێمە وەکو کەسایەتیەک لە نێو بواری ژنانان ناسی ومانە و خاوەنی چەندین کتێبی بەپێز و زۆر جوانە کە پێشکەشی نێو کتێبخانەی کوردی کردووە. ئەمڕۆ ڕێوڕسمی ناساندن و بڵاوکردنەوەی یەکێک لە کتێبەکانی کە بێگومان نوێترین کتێبی بەڕێزیانە ئەویش لەژێر ناونیشانی لە هەناوی عەشقەوە قسە و باس لەسەر ئەم کتێباکەم بە میوانداری بەڕێزیان کەم ئێوارێ لە ستودیۆی کورسات مەگەزین لای من میوان خاتوو کونێر زۆر بەخێربێی. ئێوارەت باش بێ. ئێوارە ئێوەش باش. زۆر سپاس بۆم بانگێشتە، سپاس بۆ ئێوە بۆم بەرنامەیە، سپاس بۆ ئەوانەی کە لە پشتی کامێراوە تەسویرمانەکە. سپاس بۆ تۆ. هەمیشە بەجلی ئاساییەوە بینیومی ئەم ئێوارەیە بێگومانم کە لە مەراسیمەکەوە هاتی بەجلی کوردیەوە بەدەگومان جلی کوردی لەبەر کەم چکە لەبەر سەرقاڵی بە ئیشکارەوە بۆیە ئەم ئێوارەیە لە مەراسیمی تایبەت بە ناساندنی کتێبەکەم لە شاری سلێمانی لە هۆڵی خاک بۆ یەکسەر لێەوە هاتم خوا بەخێر بێ. خاتوو کونێر باسێک لە بیرۆکەی مەراسیمەکە بکەین و باس دواتر ئەچینە سەر پێم خۆشە دیوانەکە و باس لە ناوەڕۆک و لە تەواوی دیوانەکەکەین بەس مەراسیمەکە چۆن بەڕێوە چوو چۆن بیر لەوە کردەوە کە کتێبەکە لە مەراسیمێکا بناسیێنیت؟ بەڵێ پرسیارەکان زۆر بوون بۆیە لەوە دەست پێکەم کە کتێبەکە کتێبی لە هەناوی عەشقەوە ئاماج لەم کتێبە چییە؟ بەڵێ کۆمەڵی ئاماجی هەیە بە بڕوای من. ئەمەوێ ئاماجی یەکەم ئەوەیە کە ژنێک لە بواری ڕۆمانتیکە کە بوارێک کە هەمیشە قەدەخەکراوە بووە، بوارێک کە هەمیشە هێڵی سوور بووە، قسەکردن لەسەر خۆشەویستی لەسەر عەشق ئەمانە هەمووی قۆرەخکراو بووە تا ڕادێک لە کۆمەڵگەیەکە کە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی پێبەگشتی. بۆ یەکێک لە ئاماجەکانم ئەوەیە کە وەکو قەڵەمێکی ژن کە یەکەم دیوانمە، یەکەم دیوانی شاعریە، بەڵام ویستومە لە ڕێگەی ئەم کتێبەوە لە ڕێگەی ئەم پەنجا هۆنراوەی لە بواری ڕۆمانتیکایە کە لە 126 لاپەڕە خۆی ئەبینێتەوە ئەو پەیامە بگەێنم کە بڵێم ئاماج لەم کتێبە ئەمەیە کە ژن خەباتکردن بۆ بەدیهێنانی مافەکانی ژنان فرە بوارە، فرە ڕەهەندە، فرە میکانیزم و ئامرازی جۆر بە جۆرە. یەکێک لەو بوارانەی کە ژن ئەتوانێت خەباتی لێ بکە بواری نووسینە و بواری هۆنراوەش یەکێکە لەو بوارانەی کە نووسین بەدەر لە ڕۆمان، بەدەر لە چیرۆک، بەدەر لە وتارە جۆر بە جۆرەکان لە بواری ژنانە، بەدەر لەو توێژینەوە و لێکۆڵینانەی کە ژنانێکا لە بواری ژنانە. ئەمانە ئامانجێکن کە گرنگە ئیشی لەسەر بکرێت. بۆیە بواری هۆنراوەیش کە یەکێکی تایبەتمەندە یەکەم جارمە ڕاستە لە بواری دیوانە کە یەکەمە من لێرش ئەمەیە لە تەلەڤیزیۆنەکەی ئێوەوە ئەو پەیامە بگەێنم کە زۆر جار پرسیارم لێکرا لە ماوەی ئەم ماوەی خۆن ناساندنی کتێبەیە کنێر لە توێژینەوە و لێکۆڵینەوە و نووسینی وتاری هەمڕەنگ لە بواری جنانە چۆن چووە بواری هۆنراوەوە. من لێرە بەڕاستی ئەمە بڵێم کە نمونەیەکە لەو ڕێگە خەباتەی ژنان کە من گرتمە بەر نووسینی هۆنراوە. کارکردنی منە لە ماوەی 2 ساڵی ئیشکردنە لەم بوارە کە ئێستا بۆتە دیوانێک، بەڵام لە داهاتووە ئەمە وەکو ئەڵێم نمونەیەکە، بەڵام لە داهاتووە هەر پلانی من و بەرنامەی من بەو شێوەیە کە لە ڕێگەی توێژینەوە، لە ڕێگەی لێکۆڵینەوە، لە ڕێگەی داتاوە ئیش لەسەر مەسەلەکانی ژنان بکەم چونکە دواتر داتا و ئامارە پێمان ئەڵەیە مەسەلەی ژنان گەیشتوتە کۆ و بە بەراوردکردنی لەگەڵ ئاستی دنیاە و لەگەڵ ئاستی خۆتە لە قۆناغەکانی ئیشکردنە لە چ ئاستێکایە و وە گرنگە بەرەو کۆ بڕۆین. بۆیە ئەمە تەنها نمونەیەکی ئیشکردنی منە بۆ پشتیوانیکردن لەو ژنە قەڵەمانەی کە لە بواری ڕۆمانسیەتە لە بواری ڕۆمانتیکە هۆنراوە ئەنووسن و شاعرن لەو بوارەیە کە درێژە بە مێژوو بەردەوامەتی خۆیان داوە. منکو پشتیوانیەکە وەکو نمونەیە کە پیشانی بەم ئەم بوارە بوارێکی قەتیسکراو نییە تەنها بۆ لایەنێک بۆ ڕەگەزێک بۆ جۆرە قەڵەمێک، بەڵکو بوارێکە کە ئەتوانین لە ڕێگەی و پەیامی خۆشەویستی بگەێنین. خۆشەویستی بە واتایی ئەگەر مرۆڤ باوەڕی ڕاستەقینەی بە عەشق و خۆشەویستی نەبێ ناتوانێت ژیان جوان بکە، ناتوانێت بەرهەمەکانی واتادارتر بکە، ناتوانێت پەیوەندیەکان
لە ئەستێکی بەماناتر و بە بوونیات نەنارەتر بنێ ناتوانێت کتری قبول بکە پەیامی خۆشەویستی کە ببێت بەشێک لە ڕەفتارمان لە ژیانی ڕۆژانە و هەڵس و کەوتمانە ڕنگدانەوەی هەبێ کاریگەری زۆر ئەبێ لەوەی کە بەرهەمەکانمان دەستکەوتەکانمان لە ژیانە لە کۆمەڵگەیە لە بوارە جۆر بە جۆرەکانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری چۆن مانادارتریەکەی بۆیە پەیامی خۆشەویستی پەیامێکە کە ئەمێ لە ڕێگەی ئەم کتێبەوە تاواکەری و کتێبەشمەکە لە 2013 و لە 2014 دوو جار چاپ کرا کە ئەڵێ تۆم خۆشەوە ئیتۆ زۆر باشە بۆ پێی خاتووکنەر لە بواری ژنانە زۆر کاری کردووە هەوێنی ئەم کتێبە یاخود بڵێن ئەم دیوانە ئازاری ژنانە یاخود ئازایەتی ژنانە ئەتوانم بڵێم هەردووکێتی بڕوای من ڕاستە من لە نەوەیەکەوە لە بواری ژنانەوە لە ڕێکخراوێکی ژنانی کوردستانە بەردەوام دانەبڕام و ئیش ئەەکەم و لە 2001 دەستم مایە نووسین وەکو کەناڵێکی تری خەباتکردن بۆ مەسەلەکانی ژنان بەڵام خۆی خودی نووسین لە ناو کۆمەڵگەیەکە کە سیستەم حکومڕانی بە دامەزراوەی نییە لە کۆمەڵگەیەکان کە ئێشتا جیاوازی جەندەری هەیە لە کۆمەڵگەیەکان کە ئێشتا سنوور و هێڵە سوورەکان بۆ مرۆڤەکان ئەگەر پیاو بێ یەکجار بۆ ژن دوو هێندەیە ئەگەر خۆناسینی مرۆڤەکان جارێ لە ئەستێکی سەرەتاییایە ئیشکردن لە بواری نووسین و تێگەیشتن لە ئیشکردن بۆ خەباتی ژنان و تێگەشتن لە مەفهومی ڕێکخراوەی ژنان و کارکردن لەسەر مەسەلەکانی ژنان ئەمانە هەمووی تێگەشتێکی قۆڵە و لە ئاستێکی بەداخەوە ئەڵم تا ئێستا لە ئاستێکی لاوازایە بۆیە خەباتکردن بۆ مەسەلەی ژن وەکو سەرەتا ئەماژەم پێکردت فرە بوارە بواری نووسین بوارێکە پێویستە مرۆڤ ئازاد بێ لەوەی بتوانێ ڕاستگۆیانە گزارش لە هەموو خەباتەکانی خۆی لە ڕێگەی نووسین ئەوە بکات لە بواری ژنانە بکە بۆیە هەتوانم بڵێم هەم گەیاندنی ئازارەکانی ژنە و هەم بێری نووسینە لەو شەمکەی کە بەداخەوە خۆشەویستی لە بەری ئەوەی بۆ بێتە بنەمایەک بۆ یەکتر قبولکردن ببێتە ڕێچکەیەک بۆ مانادارترکردنی ژیان و پەیوەندی مرۆییەکان لە زۆر کاتە ئەبینین بەداخەوە بەهۆی تێنەگەیشتنەوە لەو چەمکە مرۆڤەکان تووشی تونند و تیژی و کوشتن ئەبنەوە کە ئەمە کارەساتەکەی بۆیە سەر لە نوێ پێچوونەوە و پێناسەکردنەوەی چەمکی خۆشەویستی ئێمە پێویستمان پێێتی قەڵەم نووسین خەباتکردن گەیاندن کەناڵەکانی ڕاگەاندن وەکو کەناڵی بۆ ڕێزەی ئێوە یەکێکە و ڕێگەیەکە لەو کەناڵانەی کە ئەم چەمکە بەواتە ڕاستەقینەکەی خۆی بگەێنی کەواتە ئەم کتێبە بەڕای تۆ ئەبێت تەنها ژنان خانمان کچان بخوێنەوە یاخودە بێ خوێنەری یەکەم ڕەگەزی نێر بێت بۆ ئەوەی کە تێبگەن هەم لە ئازارەکان هەم لە ئازاری نووسین قەتیسکراون نییە بۆ خوێنەر لە بواری ڕەگەزێکی دیاریکراوە یان لایەنێکی دیاریکراوە یا شوێنێکی جوگرافی دیاریکراوە بە بڕوای من نووسین ئەو پەیامەیە کە تو ئەتوانی بیگەێنی لە ڕێگەی جیاواز و لە ڕێگەی فرەبوارەوە بۆ خوێنەرەکە ژن بێ یا پیا و بێ گرنگە و بێگومان خەباتکردن بۆ مەسەلەی ژنان گەل لە ڕێگەی نووسینەوە هەردووشی وەکو ڕەگەز پێویستمان بۆ پەیامە ئینسانی هەیە کە لی تێ بکەین چونکە قەزیەی ژن و نووسینی ژن بۆ گەیاندنی مەسەلەی ژنان کێشەکانی ژنان ئازارەکانی ژنان چارەسەرەکانی ژنان تەنها پەیوەست نییە بە خودی ژنەوە پەیوەستە بە ئینسانەوە بە مرۆڤەوە بە کۆمەڵگاوە کە هەردوو ڕەگەزەکە پێویستمان پێێتی لەو پەیامە ئینسانیە بگەین و پێش هەموو شتێکی ژن خۆی پێویستی بۆ پەیامە مرۆڤ دۆستانە هەیە کە خۆی وەکو مرۆڤ بناسێ بۆ ئەوی بتوانێت پەیامەکەی دواتر وەکو مرۆڤ بگەێنێ و وەکو مرۆڤ لەگەڵ بەرامبەرەکەیان مامەڵە بکە هەرچۆن گرنگە ژن خۆی بناسێ و لە دیوە مرۆڤ دۆستانەکەەوە بێگومان پیاویش پێویستی بەوە هەیە کە جارێکی کەوەکو مرۆڤ خۆی بناسێ وەکو مرۆڤ بتوانێت مامەڵە لەگەڵ کەسی بەرامبەرە بکە لێرەشەوە ئەتوانم ئەوە بڵێم پەروەردەکردن و کلتوری پەروەردەی ئێمە وای کردووە پیاوێتیەک لە ناو پیاوە دروست بکە پیاوێتی بۆ مانایی باڵادەستی بۆ مانایی سەپاندن بۆ مانایی چەپاندن بۆ مانایی کە بڵێم من دەسەڵاتم ئەمە کلتوری پەروەردە دروستیەکە لە ناخی ئینسانەکانە لە ناخی پیاوانە لە ناخی درێژەیشی ئەبێ و پەروەردەی بۆ ناخی ژنان یەکەم شت چەند گرنگە ژنان و پیاوان خۆیان بناسن لەو بوارانەیە کە ئینسانن و پێویستە مامەڵی ئینسانە بکەن ئەوەندە گرنگە بەهۆی ئەو کلتورە پەروەردەیە پیاو لە ناو خۆیان چەمکی پیاوێتی
تا ماڵێت لە خۆیە ئەڵەن هەمیشە هەر شعرێک لە لای شاعیر و لە لای نووسەرەکەی خۆشەویست بێ ئەیکاتە بەرگی کتێبەکەی بەرگی کتێبەکەی خۆشە بەڵام لای منەوە هەموو وشەکان خۆشەویستە و من بەرپرسیارم لە هەموو وشەیەک کە لە ناو کتێبەکانمان لە 18 کتێبی چاپکراوە بوونی هەیە چونکە مرۆڤ ئەبێ ڕاستگۆ بێ لەگەڵ پەیامی خۆیان ئەو کاتێ ئەنووسێ ئەو کاتێ قسەکە بە نەزاری زۆر گرنگە بتوانێت بیکاتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئەوەی بەرگەکە لەوانەیە لە ڕووی دیزاینەوە بڵێن بەشێکم هەڵبژارد بێت کە بەلای منەوە مانایکی تایبەتی خۆی هەیە ئەگەنا هەموو خۆشەکانمان دووبوونی خۆی هەیە بەسەر چاو ئەمە بەشێکە لە هەوەنداوەکە ناوی سێبەرە ئەڵێ لە ناکاو هاتیت و بوویت بە شازادە بە شازادەبوونی خۆت نەوەستایت و منیشت کرد بە شاژنی جیهان لای کەسێک شازادە بوون کورسی و پۆستە لای ئەوی تر دەوڵەمەندی و جوانی لە دوجاردا هیچ کامیان نەیان دەزانی نە لە شازادە بکەن و نە هەست بە شاژنیش بکەن ئەمە بەشێکە لەو کۆپلەی کە قسومەتە بەرگی کتێبەکەوە لێبمان هۆنداوە هەمیشە توانێت کە هەستی کەسەکە ینی بە دەربڕینی وشەی جوان زیاتر دەربڕێت بێکمان خات و کنێر پێم خۆشە بزانم ڕێوڕستماکە چۆن بەڕێوە چوو کێ بوون ئەو کەسانی بۆن کە قسان لەسەر کتێبەکە کرد لەسەر دیوانەکە کرد ئەمڕۆ ئەمە پرۆژەیەکە لە ڕاستیە ئەم پرۆژەیە وەکو کتێب وەکو ناساندن پرۆژەیەکە یەکێکە لە پرۆژەکان استراتیژیەکانی یەکێتی ژنانی کوردستان کە لە هەفتەی ڕابردووە بە هاوبەشی لەگەڵ لایەنێکی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک لە کەرکووک یەکەم مەراسیمی بۆ کرا ئەمڕۆ لە شاری سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی کوردستان دیالۆگ و یەکێتی ژنانی کوردستان لە قی سلێمانی مەراسیمەکە بەڕێوە چوو سبەینێ بە هەمان شێوە لەگەڵ یەکێتی نووسەرانی کورد لە هەولێر بەڕێوە چێ دوجار ئەم مەراسیمە لە دوای جەژنەوە درێژە ئەبێ لە هەڵەوجە و ناوچەکانی تر و ئامانج لە پرۆژە استراتیژیەکەی یەکێتی ژنان ئەوەیە کە دەواازەیەک وڵا بکە لە بەردەم خەڵەمەکانی ژنانە بۆ ناساندنی کتێبەکانیان بۆ گەیاندنی پەیامی نووسین و قەڵەمی ژن لە ئەستی کۆمەلگەی کوردیە بۆیە لێرە سوپاسی هەموو ئەو لایەنانە ئەەکەم کە هاوکارم بوون سوپاسی هەموو ئەو ڕێکخرا و لایەن و سنتەر ڕۆشنبیریانە ئەەکەم کە ئەرکیان کێشاماندوو بوون ئەمڕۆ لە هۆڵی خاک بە مەراسیمەکە کە بەڕێوە شوو لێرە شۆ سوپاسی با بڵێن بەشی کارگێڕی هۆڵی خاک ئەەکەم کە بەڕاستی هۆڵەکان خستۆتە خزمەتی بواری ڕۆشنبیری لە ڕووی ئەدەب و لە ڕووی قەڵەمەکان و لە ڕووی بواری بوارێکی زۆر گرنگە کە بتوانێ نووسەران ڕۆشنبیران لی سوودمەند بن بۆیە پێزانینم هەیە بۆ ئەمڕۆ کە ماندوو بوون لەگەڵما دوجار پەیامی خۆشەویستی پەیامێکە کە هەمومان ئیشی لەسەر بکەین چۆن بوو مەراسیمەکە ئەوە بە ئامادەبووان وەڵامی ئەوە بنەوە خۆی لە خۆیان بە پەرۆشی هاتنی خەڵک پێشوەختە کە ئەمڕۆ من بینیم جێ دڵخۆشکار بوو بۆیە سوپاسی یەک بە یەکیانەکەم کە ئەرکیان کێشاوماندوو بوون و بەشداریان کرد چ لە کەرکووک و چ لە هەولێر هیوادارم لە شارەکانی تریش بۆ شێوەیە بێت بەو هیوایم خات و کنێر عەبدوڵا نوسەر و نوێترین دیوانی بەڕێزیان کاویش دیوانی لە هەناوی عەشقەوە بوو کە گفتوگۆ قسە و باسمان لەسەری کرد ئەمێوارەیە لە کورسات مەگەزین بیمان بوو دووبارە خات و کنێر زۆر بەخێربێن